بەختەوەرترین مرۆڤی ئەم دنیاە کەسێکە کە لە پیریە دووشتی هەیە، لە پیریە خاوەنی دووشت. یەکەم عالمە، زانایە. دووهەم زۆر باوەڕدارە. ئەو کەسەی زۆر ئیماندارە، یعنی ئەوەندە ئیماندارەکە خوای گەورە جەلە جەلالوهو لە ناو دڵی ئەم کەسا بەردەوام حوزوری هەیە و بەردەوام پەیوەستە بەخواوە و ئیتر بە هیچ شتێک خەفەت ناخوا، زۆر مرتاحە، ئیتر بە تەواوەتی گەشتۆتە یەقین کە ئەم دنیای هەمووی بەدەستخوایە، هەموو ڕزق و ڕۆزی بەدەستخوا. لێرە گەشتۆتە ئەوە وەلەو لاشە عالمە، چونکە ئەو کەسەی عالم نەبێ ئەگەر تەنها لایەنە ئیمانیەکەی بێشتا ضعیفە، چونکە هەر لە خودی ئیسلامە زۆرتر باس لەوە ئەکرێکە کردەوەی چاکە بە عیلمەوە مهمتر و گرنگتر و پاداشتەکەشی زیاترە. جا کەواتە بە ئیمانێکی قوڵ بە عیلمێکی بەرز ئینسان ئەتوانێت لە پیریشە کە ئیتر هیچ دەسەڵاتێکی نامێنێ، هیچ توانایەکی نامێنێ، کە ئیتر نەخۆشەکەوێ، کە ئیتر هەست بە تەنیایی و بێکەسی ئەکا، هەستەکە ئیتر مردن نزیکە. لەو لەحزەیە ئەم نەفەرە زۆر بەختەوەرترە لە زۆری نەمان، لەبەر نەبوونی عیلم و ئیمان، لەبەر لاوازی لەم دووشتە. کەواتە با خۆمان یەکلایی کەینەوە